کوردستان لە کاتێکدا خەڵکی کوردستان لە ناو دەیان قەیرانی تاقەت پڕوکێنەری ئابووری و سیاسی و قانونی و کۆمەڵایەتی دەژن هیچ ئاسۆیەک بۆ چارەسەرێکی ڕێشەی و جددی بەدی ناکرێت تا دێت قەیرانەکانیش زیاتر بەرەوچی خەڵک دەگرن کەچی لە دۆخێکی لەم شێوەیەدا پەرلەمانی کوردستان کە دەبوو نوێنەرایەتی چین و توێژە جۆراوجۆرەکان بکات پشتگیری لە مافە دەستوری و یاسایەکانی نەخۆش و خوێندکار و کاسبکاری کیفەن بەتاڵ و موتەخۆری مەزلومی گەلی کوردستان بکات بە شێوەیەکی نایاسایی لایەن دەسەڵاتەوە کراوە بە پێشنەوە پەرلەمانی کوردستان و وڵێکی دیموکراسی و دژە ئازادی بە تەواوی دنیاکان و حکومڕانی دیموکراسی هیچ بەجارنامەی مافە ئازادیە تایبەتی دەیەوێت لە ڕێگای لە ژێری ڕۆژە یاسایی دیای ئەلکترۆنی تۆڕە کۆمەڵایەتی کۆمەلگا چاودێری بەمانە کۆمەلگای کوردی بوونێکی گەورە ئێمە پێمان وایە تێکی هەستیارە دۆخی کوردستان بەرەو ئاڵۆزی تاکید دەکەینەوە ئەقلیەتێکی دیکتاتۆریانە لە پشت دەنەی ئەم جۆرە کارانەدا لێرەوە ناوەکانی مرۆڤ دامەزراوەکانی